بۆکان خان کەم بیستەوە بەری کەم بیستە سنووس نابیستە بەری نرخەکان لە 1000 دینار دەست پێ دەکات کۆتا نرخمان 30,000 ئەویش کڵاوی سنجل و کوردی ئەم لەمارە نەبینێنەوە دانیشتن و خەمێ بخۆن و بێنە دەری باشترە. حەزم لێ وەکو دایکێ کرد پێمان بڵێ تۆ تا چەند پاڵپشتی کچەکانتی کە ئەوانیش لامان کات دەخاون خاون پێداویست تایبەتیش وڵی کاکەم دەمێ لە گەریانم لە پێشەنگا وێستێک بێ لە گەریانە پاپشتیانم یعنی زۆر پێم خۆشە لە گەریان کارەکانی ئەوان چۆنانی دەست ڕەنگینن شتەکانیان جوانن بەرێ دەزڕنجینن یعنی هەموو شتێکیژەوە دەزانن هەموو یان شتەکانیان زۆر جوان تونند و بەند دەکەن و ینی باشن و هەتوش هاوکاریان دەبی لە دروستکردن بەرێ هاوکاریان دەمخەنە فرو یعنی هەم شتەکانی هاوکاریان دەبم ئەی دەسم زانی لە خۆوە جێبەجێ دەکەن. باشە خۆت باس لەوە کرد کە تۆش مەسەلەن دەستڕەنجینی ماشەڵە تۆ چی دروست دەکەیەوە؟ والله ئەمن زۆری قەنەفرەکان هایدی بەرێ ئەریڵا بەس مۆریشتیش لەوان پێوە دەکەمەوە جلو خۆشیان جوان کارێکی لو دەکەن. باشە بۆکان خان و شنۆخان ئەوەندەی کە جەنابەت بزانی لە کێوە هەستت کرد کە ئەوانە مەسەلەن خاوەن بەهرەنە توانای دەستڕەنگینیان باشە؟ والله یەکەم جار شنو دەستی پێ کرد ئەو جدوایە بۆکان چای لە شنوێ کرد حەزیان چویە ئەریوڵە عفەن بۆکان خان کەم بیستەوە بەرە کەم بیستە سنووس نابیستە بەری. پێم بڵێ ئەو شتانی کە ئێوە دروستیەکەن کڕیاری تایبەتی خۆتان هەیە لە شوێنەکان بێن؟ بەرێ ئەریوڵە لە پەیجوشی داوە دەکەن لە سلێمانیا تا لە خارجیش داوایان کرد ئەریوڵە. تا چەند گرینگە خێزان هاوکاری ئەو مناڵانە بن کە بزانن خاوەن پێداویستی تایبەتن بەڵام گەر بەهرەیەکیان هەبی تا چەند گرینگە پاڵپشتیان بکەین؟ وڵی زۆر باشە پاپشتی مندارەکان خۆت بکەی و ینی لۆ بژێ ژیانی خۆت و لۆ هەم شتێکی زۆر باشە. ئەم لەمارە نەبینێنەوە دانیشتن و خەمێ بخۆن و بێنە دەری باشترە ئەریوڵە بێنە دەری باشتر. ئێمە بۆکان و شنۆکە بۆ 3 ساڵ بەشداری لە فستیڤاڵی ڕەمەزان لەگەر مەڵتی مێدیا کارەکانی ئێمە کاری دەستی ئەکسسواراتە و ئەکسسوارات و بابەتی کوردەواری بەشداریم کردووە. زۆر باشە بۆکان خان ئەو کارانە یاخود ئەو بابەتانەی کەوە لێرە نمایشت کردوونە هەموو ئی خۆتن واتە دەستڕەنگینی خۆتن هەموو بابەتی کاری دەستی خۆمانن لەگە خوشکەکەم پێکەوە هەموو بابەتی کاری دەستیان. ئەدی دایکت تا چەند هاوکاری تۆ دایکت تا چەند یارمەتی تۆ دەدا؟ دایکم خوشکەکەم زۆر هاوکاریمان دەکات کە ئێمە خاوەن پێداویستی تایبەتن کە لە مشتریەکانمان تێناگەین ئەوان یارمەتیمان دەدەن هەم لە ماڵەوەش بە کارەکان یارمەتیمان دەدەن. باشە مشتریەکان لەگەڵ ئێوە چۆن ڕەفتار دەکەن کاتێک دەزانن ئێوە خاوەن پێداویستی تایبەتن ئەوان چی دەڵێن کە دەبینین کارە جوانەکانی ئێوە؟ زۆر بە مشتریەکان نەزانن ئێمە کە خاوەن پێداویستی تایبەتین کە بۆ ئەوەی هەڵمان بدەن پشتگیریمان بکەن بەردەوام داوای کارەکانمان دەکەن لە فستیڤاڵەکان ئێمە ببینن دێن بۆ لامان ئەرێن ئێوە بۆکانی شنۆنە پشتگیریمان دەکەن کە بە شتێکی بچووکیش بی لێمان دەکەن پشتگیریمان دەکەن. باشە ئەو شتانەی تۆ دروستی دەکەی چییە لە چی پێکاتۆ دەتوانیت چەند نمونەیەکمان پێ بڵێ؟ بابەتەکانی من ئەکسسواراتەکانی دەستی دەستبەندە تەزمی حملواکێ مێخەکە ئەو بابەتانەیە. خۆ نرخەکانیان گران نییە نرخ و سعرەکانی؟ نرخەکان لە 1000 دینار دەست پێ دەکات کۆتا نرخمان 30,000 ئەویش کڵاوی سنجل و کوردیە.